لە پێناو بە زیندوێشتنەوەی خەبات و قارەمانێتی ڕۆڵەکانی کورد لە چوارپارچەی کوردستان بە هەوڵی خەمخۆران و کەسانی دڵسۆز لە ڕێوڕسمێکدا لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە شاری سلێمانی مۆزەخانەیەکی تایبەت بە شەیدانی شەڕی دژ بە تیرۆرسانی داعش کرایەوە. مۆزەخانەکە تایبەتە بە پیشاندانی وێنەی شەیدانی چوارپارچەی کوردستان کە لە جەنگی دژ بە تیرۆرسانی داعشدا گیانیان بەخشیوە. ئەوەی لای ئێمە جێی دڵخۆشی ئەوەیە کە ئەم مۆزەخانەیە بۆ یەکەمین جارە لە سەرتاسەری دنیا توانرابێت مۆزەخانەیەک بۆ کارەساتێک دروست بکرێت کە هێشتا ئەو کارەساتە بەردەوامی هەبێ و تەواو نەبوو بێ. ئێمە لێرە هەوڵمان داوە کە لە ئەمنە سوورەکە بکەینە نیشتیمانێک بۆ هەمومان و هەموو شەهیدەکانی کوردستان جێگان ببێتەوە. ئامانجەکەمان ئەوەیە کە چۆن ئێمە ئەم مێژووە بە زیندوی ڕابگرین و بیدەین بە نەوەکانی داهاتوومان بۆ ئەوەی بتوانین ببێت بە وانەیەکی تر بۆ هەم بۆ یەکگرتووی خۆمان هەم بۆ ئەوەی کە ئێمەش سبەینێ بە ڕووی سوورەوە و قسەمان هەبێ بۆ ئەوەی لە دنیا داوای ئەوە بکەین کە ئێمەش خاوەنی ئەوەین کە کیانی خۆمان هەبێت. مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بە ناوەندێکی گرنگ بۆ بە زیندوێشتنەوەی مێژووی بەرخۆدان و هەموو ئەو مەرگەساتانە دادەنرێت کە لە ڕابردوو ئێستاشدا بەسەر گەلی کووردا هاتووە. هەر بۆ یاکردنەوەی مۆزەی شەیدانی شەڕی داعش بە سەروەریەکی گەورە و پڕشانازی نەتەوەیەک وەسف دەکرێت. دەستخۆشی لە کاگاکۆ و لەو کەسانە کە ماندوو بوون تایە ئەمە ئەرکێکی گەورەیان کێشاوە، شتێکی زۆر باشە. هەموو پارچەکانیان لێگاوە، ینی هەر شەهیدانی کوردستانی خۆمانیە هەموو پارچەکانە فەرق و جیاوازیان لە بینی شەهیدەکانە نێشتووە، ئەو سنوورایان بەزاندووە، شتێکی باشە دەستخۆشیان لێەکەین. هیواداری شتی باشتر بۆ شەهیدان بکرێت، بۆ کەسکاریان بکرێت، ینی چیان لە ماڵ و مناڵیان بێت، وەفایان هەبێ بۆم شەهیدانە، دڵسۆز بن بۆ میلەتە. سەربەرزیە بۆ گەلی کورد کە وەکو ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ئەبینین ئێمە لێرە شەهیدانی هەر چوارپارچەی کوردستان کە بە قارەمانانە شەڕێکی زۆر دژوار لە دژی تیرۆریستانی داعشیان کردووە لە جیاتی هەموو دنیا هەستاون بەم ئەرکە بۆ پاراستنی مرۆڤاتی، بۆ پاراستنی مافی گەلی کورد. شتێکی تا بڵێم تا ڕادەیەکی زۆر دڵخۆشکەرە کە بینین شەهیدانی وێنەی شەهیدانی ڕۆژئاوا و شەهیدانی باشوور، شەهیدانی پارچەکانی تر، وێنەکانی گەرێ لە پێشمەرگە لە تەنیشتێکەوە. مێژوویەکی نوێیە بۆ گەلەکەمان، ئافراندنێکی نوێیە، چکم خەبات و تێکۆشانی ئەم شەهیدانە ژیانێکی نوێیان ئافران بۆ گەلەکەمان و بۆ تەواوی مرۆڤایەتیش و لە هەمان کاتیشدا تەواوی گەلەکەمانی وەک گەلی کوردی ناسان بە هەموو دنیا و ئێمەش لێرەدا دەستخۆشی لە کردنەوەی ئەم پێشەنگایە دەکەین. دیارە ئەمە یەکێکە لەو هەوڵە جوانانەی کە مۆزەخانەی ئەمنە سوورەکە یا بووە بە زیندوی هێشتنەوەی خەبات و قوربانەکانی گەلی کورد لە کوردستان و هەروەها ئەبێتە ئەرشیفێکی گەورەش بۆ نەوەی نوێ. مۆزەخانەی شەیدانی شەڕی دژ بە تیرۆرسانی داعش تاکە مۆزەخانەیە لە جیاندا کە بەو شێوەیە کراوەتەوە لە کاتێکدا هێشتا جەنگ تەواو نەبووە، بەڵام تێکۆشان و گیانفیدایی شەیدەکان وەک مۆرکێکی نەتەوەی کراوەتە نازدامەی گەلێک و بۆ هەتایە ناو خەباتیان بە زیندوی دەهێڵرێتەوە. لەو مۆزەخانەیەدا کە ماوەی 16 مانگی پێچووە تا بەرەم هاتووە لە کۆی 1955 شەید وێنەی 1952 شەیدی باشووری کوردستان و نازدامەکانیان نمایش کراوە. هەروەها وێنەی 2484 شەیدی خۆراوایی کوردستانیش پیشان دراوە. جگە لە نمایشکردنی وێنەی ڕۆژنامە نووسە شەیدەکان و ئەو کەناڵە ڕاگەیاندانەی ڕۆڵیانە بووە لە ڕووماڵی جەنگەکەدا، لەگەڵەوەشدا پەیکەری بەرخۆدان بۆ پێشمەرگە و ڕۆژنامە نووسان و کارمەندانی تەندروستی دروست کراوە و زۆرێک لە کەلوپەلەکانی شەیدەکانیش بەدی کۆمنت کراوە بۆ ئەوەی وەک سیمبولێک بۆ هەمیشە بە زیندوی بمێنێتەوە و نەوەی نوێی پێ ئاشنا بکرێت. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.